توانیمان ڕێکەوین لەگەڵ حکوومەتی فەدرالی لەسەر پرۆژە یاسای موازنەی 2021. بێگومان ساڵی 2021 ساڵێکی قورسە بێ. مامی بچووک لەبەردەم کێشەیەکی گەورەدا. حکومەت تاڵەبانی دەتوانێت بەدەستێک دوو کاڵک هەڵبگرێت؟ سەرۆکی وەفدی هەرێمە بۆ گفتوگۆکانی هەولێر و بەغدا، بەڵام زۆرینەی ئەندامانی حیزبەکەی پێیان وایە مەئمورە و دەسەڵاتی بڕیاری نییە. بەبەردەوامی بە یاوەری وەرگێڕێکی عەرەبیەوە لەگەڵ بەرپرسانی باڵای عێراق گفتوگۆ دەکات. لە سەردەمی حکوومەتی پێشووەوە تا ئێستا ڕێگای بەغدا دەپێوێ و دەستکەوتێکی ئەوتۆی بەدەست نەهێناوە. حکومەت تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێم، سەرۆکی دوایین وەفدی هەرێم بۆ بەغدا، دوای مانەوەی بۆ ماوەی 2 هەفتە بە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی کە بۆ زۆرینەی خەڵک ڕوون نەبوو ئایا ڕێککەوتونیان نا، کۆتایی بە سەردانەکەی هێنا. حکومەت تاڵەبانی و ستافەکەی هەمیشە وای پێشان دەدەن کە ناوبراو بە دەسەڵاتێکی تەواوەوە بۆ ڕێککەوتن دەچێتە بەغدا، بەڵام تا ئێستا زۆرینەی خەڵکو و ئەندامانی حیزبەکەی بەگومانن لەوەی دەسەڵاتی تەواوی هەبێت. لە مانجی ڕابردوودا لە کۆبوونەوەیەکی حیزبەکەی لاهور شێخ زەنجی داوای کرد وەفدێک کە دەسەڵاتی تەواوی هەبێت بۆ ڕێکەوتن بنێردرێتە بەغدا. لە کۆبوونەوەی هاوبەشی یەکێتی و گۆڕانیش بە هەمان شێوە لە بەلاغی کۆتایی جەختیان لەوە کردەوە کە وەفدێکی بەدەسەڵات بچێتە بەغدا. بۆچوونێک لە نێو ئەم دوو حیزبە و بەگشتی خەڵکیش بڵاو بووتەوە ڕێکەوتنی هەولێر و بەغدا. ئەو کاتە دەکرێت کە کەسێک لە بنەماڵەی بارزانی سەرۆکی وەفدی هەرێم بێت. بۆیە ئەگەرچی دوای کۆبوونەوەی لووتکەی نێوان سێ حیزبە سەرەکیەکەی حکوومەت بڕیار بوو وەفدێک بە سەرۆکایەتی نێچیروان بارزانی بۆ پرسی ڕێکەوتن بچێتە بەغدا، دواتر هەڵوەشایەوە. ئەوەش بە گوێرەی بۆچوونەکان دەرخەری ئەوە بوو کە ڕێکەوتن ناکرێت، بۆیە سەرۆکی هەرێم نەیویست وەرەقەی خۆی هاو شێوەی حکومەت تاڵەبانی بسووتێنێت و سەردانەکەی هەڵوەشاندەوە. ڕەخنەکان لە حکومەت تاڵەبانی دوای دەست بەکاربوونی سەرکردایەتی نوێی یەکێتی زۆر زیاتر بووە، بە جۆرێک بووە هۆی ئەوەی لە دوایین کۆبوونەوەی ئەنجومەنی سەرکردایەتی سەرنجڕاکێشان ئاراستەی تاڵەبانی و سەرۆکی پەرلەمانیش بکرێت. ئاراستەیەکی ناویەکێتی پێیان وایە حکومەت تاڵەبانی ئەوەندە ئەجێندای پارتی و سەرۆکی حکوومەت جێبەجێ دەکات، ئەوەندە وەک سەرۆکی تیمی یەکێتی ڕەفتەر ناکات و وەک پێویست تەمسیلی سیاسەتی حیزبەکەی ناکات. کەواتە حکومەت تاڵەبانی خەریکی چییە؟ زۆرێک لەوانەی چاودێری گفتوگۆکانی هەرێم و بەغدا دەکەن پێیان وایە حکومەت تاڵەبانی زیاتر لەبەر ئەوەی کوڕی جەلال تاڵەبانیە ڕێزی لێ دەگیرێت و لایەنە عێراقیەکان کۆبوونەوەی لەگەڵ ئەنجام دەدەن و گوێی بۆ دەگرن، نەک بە سیفەتی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێم. ئەویش زۆرجار لە کاتی گفتوگۆکان نمونەی هەڵوێستەکانی باوکی بەبیر لایەنەکانی بەرامبەر دەهێنێتەوە بۆ قەناعەت پێکردنیان. لایەنە عێراقیەکانیش لە کۆبوونەوەکان بەڕێزەوە ئەو پەیامەی بەگوێدا دەدەن کە پێگەی ئەو لای ئەوان وەک کوڕی تاڵەبانی ڕێز لێگیراوە، بەڵام لەوە دڵنیان کە دەسەڵاتی کۆتایی بۆ ڕێککەوتن لە دەست ئەودا نییە. لە ماوەی مانەوەی لە بەغدا حکومەت تاڵەبانی جەختی لەسەر ئەوە دەکردەوە کە ئامادەن بۆ جێبەجێکردنی هەموو مەرجەکانی بەغدا بۆ ڕێککەوتن، بەڵام لە کۆبوونەوەیەکدا لە ماوەی مانەوەی لە بەغدا لەگەڵ سەرۆکی کۆمار و بەشێک لە پەرلەمانتارانی کورد تاڵەبانی ڕەتی کردەوە کە ئامادە بن تەواوی مەلەفی نەوت ڕادستی بەغدا بکەن بەرامبەر ڕێککەوتن. ئەوەش بە گوێرەی بۆچوونی چاودێران ڕێککەوتنەکە دەکاتە شتێکی مەحاڵ. لەو بابەتە حکومەت تاڵەبانی ناتوانێت بەدەستێک دوو کاڵک هەڵبگرێت، لەلایەک مەلەفی نەوت لە دەست حکوومەتی هەرێم بمێنێتەوە و بەغداش ئامادە بێت ڕێککەوتن بکات و پارە بۆ هەولێر بنێرێت. درێژبوونەوەی مانەوەی وەفدەکەش لە بەغدا وەک ڕۆژنامەی سەباحی زمان حاڵی حکوومەتی عێراقی ئاماژەی پێکرد بۆ خاوکردنەوەی تووڕەیی شەقامی هەرێمی کوردستان بوو کە زنجیرەیەک خۆپیشاندان و سووتانی بارەگا حیزبیەکانی لێککەوتەوە. بە بۆچوونی چاودێران یەکێک لە بەڵگەکانی شکستی گفتوگۆی هەولێر و بەغدا ئەوەیە لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکەی حکومەت تاڵەبانی
هیچ بەرپرسێکی عێراقی ئامادە نەبوو. هەروەها ناوبراو ئاماژەی بۆ ئەوەش کرد کە ساڵێکی سەخت لەبەردەم هەرێمی کوردستاندایە. توانیمان ڕێککەوین لەگەڵ حکوومەتی فەدرالی لەسەر پرۆژە یاسای موازنەی 2021. بێگومان ساڵی 2021 ساڵێکی قورسە بێت. دوجاریش بەر لە گەڕانەوە سەرۆک کۆمار ئەوەی بە قوبات تاڵەبانی ڕاگەیاند ئەگەر بیانەوێت لەگەڵ بەغدا ڕێک بکەون پێویستە مەلەفی نەوتی تەسلیم بە بەغدا بکەن، ئەگەریشنا پێویست ناکات وەفد بنێرن و بچنە ژێرباری داخوازیەکانی بەغدا. بەرهەم ساڵح سەرۆکی کۆماری عێراق ئەوەشی بە قوبات تاڵەبانی وتووە داهاتی نەوت و نانەوتی لە ئێستادا بە تەواوی کۆ بکەنەوە و بەشی موچە و بودجەی هەرێم دەکات. بەو پێی ئەو پارەی ئێستا لە هەرێمی کوردستان هەیە زیاترە لەوەی لە سەردەمی کابینەکەی ئەودا لە ساڵانی 2009 تا 2012 کە دەست حکوومەتی هەرێمی کوردستان دەکەوت.